شەمەندەفەرەکانی ڕێگای گەشەپێدان بە یەک ڕۆژ لە عێراقەوە دەگەنە ئەوروپا. ڕۆژی 23 نیسانی 2024 ڕەجەب تەیەب ئەردۆغان بە سەردانێک گەیشتە بەغدادی پایتەختی عێراق. لە سەردانەکەدا چەندین کۆبوونەوەی گرنگی ئەنجامدا. یادداشت و لێکتێگەیشتنی هاوبەش لە نێوان هەردوو وڵات واژۆکرا. لە نێویاندا پرۆژەی ڕێگای گەشەپێدانی عێراق هەبوو. لە کاتی سەردانەکەی سەرۆکۆماری تورکیا بۆ عێراق یادداشتێکی لێکتێگەیشتنی چوارلایەنە لە بەغدا واژۆکرا بۆ دامەزراندنی پرۆژەی ڕێگای گەشەپێدان کە عێراق، تورکیا و دەوڵەتانی کەندا و بەیەکەوە دەبەستێتەوە. گرنگترین خاڵی پرۆژەی گەشەپێدان بریتیا لە دروستکردنی هێڵی شەمەندەفەر لە بەندەری فاوی بەسرا لە باشووری عێراق بۆ ناوچەی پێشخاپور لە سەرسنووری تورکیا. هێڵی شەمەندەفەرەکە بە درێژی 1175 کیلۆمەتر و ڕێگایەکی وشکانی بە درێژەی 1190 کیلۆمەتر دروست دەکرێت و لە باشووری وڵات دوو ڕێڕەوی جیاواز هەیە، بەڵام لە باکووری پارێزگای کەربەلا لە باشووری بەغدا یەکتر دەبڕن، پاشان هاوتەریبی یەکتر دەڕۆن تا دەگەنە ناوچەی پێشخاپور. درێژی پرۆژەکە 1200 کیلۆمەتر دەبێت، لە بەندەری فاو درێژ دەبێتەوە، پاشان بە پارێزگای بەسرا، زیقار، کەربەلا، نەجەف، بەغداد، سەلاحەدین و نەینەوادا تێدەپەڕێت و لە خاڵی سنووری پێشخاپور بەرەو دیوی تورکیا کۆتایی دێت. ئەمڕۆ سێشەمە 28 ئایاری 2024 وتەبێژی وەزارەتی گواستنە و گەیاندنی عێراق ڕایگەیاند ئەو شەمەندەفەرانەی کە لە چوارچێوەی پرۆژەی ڕێگای گەشەپێدان ڕەزامەندیان لەسەر دەدرێت بە پێی سیستەمێکی گونجاوی ئەوروپی و بە خێرایی بەرز کار دەکەن. بە جۆرێک خێراییان دەگاتە 300 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا، واتە لە ماوەی یەک ڕۆژدا دەتوانن بگەنە ئەوروپا. مەیسا مسافی ڕایگەیاند پرۆژەی ڕێگای گەشەپێدان 15 وێستگەی شەمەندەفەر بۆ سەرنشین و کاڵا لەخۆ دەگرێت و هەلی کار بۆ نزیکەی 100,000 کرێکاری ناوخۆیی دەڕەخسێنێت. هەروەها بە شێوەیەکی گشتیش دەبێتە هۆی دامەزراندنی 6 ملیۆن هاوڵاتی. ئاماژەی بەوەش کرد ئەو شەمەندەفەرانەی کە پێشکەوتون و نێودەوڵەتین بۆ گواستنەوەی سەرنشین و کاڵا دەهێنرێنە عێراق. بە جۆرێک خێرایی ئەو شەمەندەفەرانە دەگاتە نزیکەی 300 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. هەروەها خێرای شەمەندەفەرە بارهەڵگرەکانیش دەگەنە 140 بۆ 160 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. باسی لەوەش کرد ئەو شەمەندەفەرانە بە پێی سیستەمێکی وردی ئەوروپی کار دەکەن کە هاوتان لەگەڵ سروشتی پرۆژەکە. بە جۆرێک دەتوانێت لە ماوەی یەک ڕۆژدا بکاتە ئەوروپا و لە ئێستاشدا قۆناغی سەرەتایی دیزاینی پرۆژەکە تەواو بووە. لێکۆڵینەوەکان پێشکەوتنیان بەدەستێناوە و ڕێژەی تەواوبوون گەیشتۆتە 190. هەروەها پرۆسەی دیزاین بۆ هێڵی شەمەندەفەر گەیشتۆتە 175. لە کۆڕبەندی گۆڕانی ئاوهەوا مسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئێمە پلانێکمان بۆ ڕێگای گەشەسەندن پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی عێراق کردووە کە دیزاینی پرۆژەکە بە جۆرێک بێت هەموو پێکهاتەکانی عێراق سوودی لێ ببین و بە ناوچەی نیشتەجێبوونی پێکهاتەی کورد، سوننە و شیعەدا هێڵەکە تێپەڕ ببێت. بەمەش پرۆژەکە سوودی بۆ هەموو پارێزگا و پێکهاتە جیاوازەکانی عێراق دەبێت.